نوێژ خوێنان و ئەوانەی هاتوچۆی مزگەوت دەکەن تکایە پابەند بن بە تەعلیمات و بەڕێنماییەکانی تەندروستی بۆ ئەوەی خوا نەخواستە نەبادا لە یەکێک لە مزگەوتەکان حالەتێکی نەخوازرا و حالەتێکی کۆڕۆنا تۆمار بکرێ. ئەگەر بێت و پابەند نەبین بەڕێنماییەکان مزگەوتەکانمان نەپارێزین دوو زەرەر دەکەین. زەرەری یەکەم زۆر نیگەران دەبین بەوەی کە مزگەوتەکانمان ببیتە شوێنی بڵاوبوونەوەی نەخۆشی. دووەمین زۆر پێمان ناخۆش دەبیت کە مزگەوت ئەو شوێنە پاکە لەلایەن ئێمەی موسڵمان بکەوێتە بەر تانە و تەشەرە و عیب و عاری لێبگیرێ کە مزگەوت بێتە ناوەندی بڵاوکردنەوەی نەخۆشیەکان. دوای ئەوەی کە تەوەکول دەکەینە سەر خودا، دوای ئەوەی پشتیوانیمان بەخوایە، دەبێ خۆمان پابەندکەین بەو تەعلیمات و ڕێنماییانەی کە لە سەحە و لە تەندروستی دەرچووە بۆ ئەنجامدانی نوێژەکانی هەینی و بۆ نوێژی جەماعەتەکان. تکایە ئەوەی دێتە مزگەوت با بەرماڵی خۆی لەگەڵ خۆی بینێت، چونکە کەسەکە کە بەرماڵی ماڵی خۆی دەینیت بخاوێنە حتمەن، چونکە لەبەرەوەی بەردەوام ئەو مافرەی کە لە مزگەوتە سزدەی لەسەر دەبڕێ خوا نەخواستە ئەگەر کەسێک ڤایرۆسەکەی پێوە بێ بەجێی دێڵیت. بەڵام ئەگەر بەرماڵی خۆی پێبیت بەرماڵی خۆی هی خۆیەتی تەسیر هەر لەسەر خۆی دەکات خوا نەخواستە ئەگەر حاڵەتێکیش بێت. نوێژ خوێنان پابەند بوون بە ماسک و بەدەستکێش حساب کە ئەوە سەدا 99 خۆپارێزیان جێبەجێ کردی با لەکتریشەوە نزیک بن. بەس مهم ئەوەیە هەتا دەکرێت نێوانیان هەبی. ئەگەر نەکرا و زۆر قەرەباڵغ بوو شوێن نەما پابەندبوونیان بە ماسک و بەدەستکێش گەرانتی پارێزگاری دەکات ئینشاءالله.